دیارە ئێمە زۆر پێمان خۆش بوو کە لیژنەیەک دامەزرا بوو بۆ چارەسەرکردنی کێشەی زەویە کشت و کاڵەکان و ئەو ئەقدانەی کە لە کاتی ڕژێمی ڕابردوودا کراوە دیارە زوڵمێ بۆ بەرانبەر هەندێک لە نەتەوەکانی کەرکووک. دیارە ئێستا ئەبینین ماوەیەکی زۆرە بەسەرا چووە و ئەو لیژنەیە لە کارەکانی تەواو بووە و تەوسیاتی خۆی داوەتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڵام تاکو ئێستاوا بۆ ماوەی 3 مانگە چێ ئەو قەرارانەی لەلایەن ڕئیسی وزەراوەیە دەرنەچووە و بۆ بەبیرهێنانەوە دیارە زۆر لایەن تایە بەشدار بۆ ئەو لیژنەی کەوان خۆیان تەشکیلیان کردووە. یەکەمیان سەرۆکی سکرارەتی هەیئەی تەنسیق لە نێوان پارێزگاکان کە سەر بەخۆیەتی و بە ئەندامەتی ڕاوێژکاری یاسایی سەرۆکی کۆمار و ڕاوێژکاری تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەسێ لە ئەندامانی ئەنجومەنی نێرەران لە هەر سێ نەتەوە سەرچێکەی کەرکووک وەسێ ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لە لیژنەی مادەی 140 بە هەمان شێوە لە هەر سێ نەتەوەکان. ئێمە دیارە چوار ئیستیمامان کردووە لەو کۆبوونەوەیانە تەوسیاتمان داوە. ئەو تەوسیاتانە دیارە هەموو لایەنەکان پێی ڕازی بوونە کە ئەو تەوەسیاتانە بکرێتە بواری جێبەجێکردنەوە و ئێمە مەحزەرمان هەبووە، بەڵام وا بە ماوەیەکی زۆرە چێ ئەو تەوسیاتانەوە ئەو بڕیارانە دەرنەکراوە. خۆتان نەزان ئێستا ئەبینین کێشەیەکی زۆر هەیە و بە تایبەتی لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانە کێشەی سوتانی زەوی زار و کێشەی نزاعاتی ملکیە و دیارە لە نێوان نەتەوەکانی کەرکووکە هەمویان چاوەڕوانی ئەوەن کە ئەو بڕیارانە دەرچێ بەوەی ئەو کێشانەی کە کێشەیەکی مزمنە لە کەرکووکە بەوەی چارەسەر کرێ. دیارە ئەو بڕیارانە لە ڕابردووشە لە ساڵی 2007 بە بڕیاری 4 دەرکراوە و لە ساڵی 2012 بڕیاری 29 ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچووە. دیارە ئەم بڕیاران هەمووی بڕیاری خۆیانە دەرکراوە، بەڵام تاکو ئێستا دەرنەکراوە. ئێمە بە گومانین ئەوەی کە ئەم لیژنەیەش وەکو حکومەتەکانی ڕابردووی کە لە ڕابردوودا ئەو بڕیارانە جێبەجێ نەکراوە، ئەم بڕیارانە ئێستش بکرێتە هامشەوە یان جێبەجێ نەکرێ. بۆیە ئێمە ئەم بەیانە ئەخینە بەردەست هەر سێ سەرۆکایەتێکەوە بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئێستا ئەبینین کێشەیەکی زۆر هەیە جگەلەوەی کە خەلیەکانی داعش لەو سنوورانە پەرەی سندووە و کێشەی زۆر هەیە و کێشە لە نێوان ئەو سنوورانەیە هەیە. دیارە ئەو کێشەی کە لە کەرکووک و ناوچە جێناکەکان هەیە جیاوازیەکی هەیە لە کێشەی شوێنەکانی تر، زۆرترین زەویزار لە ئێسوتاوە. بۆیە داوا ئەکەین بە زووترین کات ئەو ئاگرەی کە لەوێ هەیە بکوژێتەوە و ئەو کێشانەی کە لە کەرکووک و ناوچە جێناکەکان هەیە کۆتایی پێبێ و ئەو بڕیارانە دەرچێت لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بۆی ئەو شوێنانە ئیستقراکەوە کێشەکان کۆتایی پێبێ.